ئەم شێوەی ڕفتاری کە لەگەڵ موچەب لەگەڵ ملەتی کورد دەکرێت لەگەڵ خەڵکی کوردستان دەکرێت لەمەودا وەکو مانگەکانی پێشوو کردویانە بە هیچ شێوەی قبولی نییە. لە مێژووی کاری حیزبی و حکومڕانیشدا پارتی لە هیچ پرسێکی استراتیژی و پەیوەست بە قۆناغی هەنووکەیی و داهاتووی هەرێمی کوردستان ڕاوێژی نە بە پەرلەمان و نە بە هیچ هێزێکی سیاسی نەکردووە و نایشی کات. مادەم ئەو معارزێ بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ بێک بەشەرن. هاوکات لەگەڵ ئەوەی دامەزراوە باڵاکانی هەرێم کە لە ژێر هەژمونی خۆیدان حساب بۆ ئەوانیش ناکات و هەر دەیەوێت بە منتیقی دیوەخان ئەو سەر یان ناوەڕاستی کۆڕ و کۆبوونەوەکە بگرێت و ئەوانی دیکە لێی کۆ ببنەوە. نەوت و غاز کە سامانێکی نیشتیمانیە و پەیوەستە بە داهاتووی میلەتێکەوە. پارتی لە گرێبەسکردن و فرۆشتن و تەخشان و پەخشانی وزەدا جگە لە پرسە گورگانەش بە یەکێتی نیشتیمانی ڕاوێژ بە هیچ هێزێکی دیکە ناکات. کاتێکیش گۆزەکە بە دەستیەوە دەشکێت و ئەوەی باجەکەی دەدات هاوڵاتیە دەیەوێت لایەنەکانی دیکە پارچەکانی بۆ کۆبکەنەوە و وەک ئەو بەرپرسیارەتی هەڵبگرن. بایکۆتی کۆبوونەوەکەی پیرمام دەرەنجامی ئەو حساب نەکردن و تاکڕەویەیە کە پارتی بە درێژایی لانی کەم 2 دەیەی ڕابردوو جێبەجێی دەکات و بەتەنیا گۆشتەکە دەخوات و دەیەوێت ئەوانی دی لە شیوەنەکەدا لەگەڵی بەشدار بن. ئەو پەرتەوازیەی باڵی بەسەر لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا کێشاوە بە پلەی یەکەم لە ئەستۆی پارتیە. پارتی و بارزانی کە لە دۆخی ئاساییدا لایەنەکان فرامۆش دەکەن و لە نێو پەرلەمان و میدیایشدا حساب بۆ ڕەخنە و سەرنجەکانیان ناکەن جگە لەو وەڵامەی لایەن و پارتە سەرەکیەکان بۆ کۆبوونەوەکەی پیرمام دایانەوە نابێت چاوەڕوانی ئەوە بێت لە کاتی زیادکراودا لایەنەکان پشتگیریان بکەن. پارتی و سەرۆکەکەی لانی کەم لە دوای ڕووخانی ڕژێمی پێشووی عێراقەوە هەمیشە خۆیان وەک سەردار و براگەورە و قسەکەری یەکەم دیوە کە هەر کات و بۆ هەر پرسێک بانگەواز بکات لە دەوری کۆ ببنەوە بەبێ ئەوەی جارێک خۆی بەدەم بانگەوازێکی بەرانبەرەکانیانەوە بچن. ئەمەش پێچەوانەی یەکڕێزیە و ناتەبایی زیاتر دروست دەکات. ئێستا و دوای ئەم کۆبوونەوەیە کە ژمارەیەک لایەنی سەرەکی تێدا بەشدار نین. کاتی ئەوەیە پارتی و یەکێتی بە تایبەتیش پارتی و خۆدی سەرۆکەکەی لەو خەیاڵە دەربچن کە تەنیا ئەوەی ئەوان دەیڵێن ڕاستە. بزانن بۆ دروستکردنی ڕای گشتی کورد و فشاری نێوخۆیی بە ڕاستەی دەرەوە ڕێگەی دیکە جگە لەو ڕێی ئەوان گرتویانەتە بەر هەیە. ئەمە ئەبی چارەسەر بکرێ و کەس ناتوانێ هەموو مانگێک ئیتر هەی فلان ئیمزای کرد ئیمزای نەکرد موافقەتی کرد موافقەت نێ بۆ ئێمە دەروزە چین لەبەر دەرگای ئەوە